بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سەرەتا داوای لێبوردن دەکەین کە دەخولەکێک بەرنامەکەمان دواکەوت قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین. پرسێکەکەمیان مەسەلەی دواکەوتنی موچە وەنەناردنی موچە لە بەغداوە هەوکارەکەی و چارەسەرەکەی، هەروە پرسی دومیش باز لە چارنووسی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین کە ئێستا سکاڵایەک تۆمار بکەوە لە دەستگای فیدراڵی بۆ هەڵوەشانەوەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەچی دەکات و باز لە کۆمەڵێک پرسی دیکەش دەکەین تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێت، سوپاسیان زۆر سوپاس کە حەکیم سوپاس دەکەین. مامۆستاکە سەرەتا لە موچەوە دەست پێ بکەین. موچە دواکەوتو ئەمڕۆژ موچە خۆران چاوەڕێ بوون کە موچە بگات موچەی مانگی چوار، بەڵام تاوکو ئێستا تەیف سامی ڕەزامەندی نەداوە بازەوەکی گلەی هەبێ لەسەر داهاتی ناوخۆ. بۆچی دەسەڵاتدارانی هەرێم پابندەکانیان جێبەجێ ناکەن و هەموو مانگی ئەو کێشەیە دووبارە دەبێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سوپاس کە حەکیم. داوای لێبوردنەکە لە منەوەی چکە من دواکەوتم، داوای لێبوردنەکەم زۆر سوپاس. طبعاً بەڕاستی بابەتی موچە بەداخەوە ئیرادەیەکی سیاسی نییە لە کوردستانە کە هەم شێوازی حکومڕانی ڕاستکاتەوە بیخاتە سەر یاسا و بە پێی بەرژەوەندی گشتی و ئەو ڕێکەوتنانەی لە بەغدا هەن یاسای بودجە بۆ ساڵەکانی 2023-24 و ئێستا 25 کە کۆتاییەتی بۆی خەڵک نەجاتی بێ و کۆتایی بێ لەم موچە هات و موچە نەهاتە بۆ ئەوەی موچە و پارەی موچە و بودجەش لە چوارچێوەی بە شێوەیەکی گشتی پشکی هەرێمی کوردستانە هەمووی بگاتە هەرێمی کوردستانە بێ هەرێمی کوردستان پابندیەکانی جێبەجێ بکە. ئێستا بە کتوپڕ تۆ پێشتر لە ساڵی ڕابردووە وتوتە هەموو مانگێک نیوەی ئەو داهاتی ئێوە داوایەکەن 85 ملیار دینارە، 81 ملیارە، 90 ملیارە. ئێستا کتوپڕ ئەم ساڵەوە دووسێ مانگە تۆڵی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەڵێ من 40 ملیارە بۆ نێرم بۆ بەغدا، 45 ملیار یا 50 ملیار. بەغدا ئەمە جێگەی پرسیارە. تۆ بەپێی یاسای بودجە کە پەرلەمانتاری کوردستان یعنی 64 پەرلەمانتارەکەی کوردستان دەنگیانداوە بە یاسای بودجەکە حەکیم کە بۆ ساڵی 2023-24-25 ئەم یاسای بودجەیە وەک چۆن مافی خەڵکی هەرێمی کوردستانی تایە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانیشی تایە. ئەرکەکان ئەمانن کە هەرێمی کوردستان جێبەجێیان ناکە. یەکەم ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆیە. طبعاً بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەڵێ هەموو داهاتی ناوخۆ بەپێی ڕێکەوتنەکە بێت یا بەپێی قانونی دارەی مالی بێ نیوەی داهاتە فیدراڵیەکان نیوەی داهاتە فیدراڵیەکان واتە نیوەی داهاتی گومەرگ و نیوەی باج ئەمانە بەپێی ژمارەکانی خۆیان نزیکەی 90 ملیار دینارە. چۆن ئەبێ ئێستا بەغدا زۆر بە ئاسانی زۆر بە جوانی زۆر بە ڕوونی لێی دیارە ئەپرسێ باشە داهاتی گومەرگ و داهاتی باج چۆن خێراوا کەم بوویەوە ئیلا ئەبێ شتێکیان کردبێ یان جۆرە خۆتزیینەوەیان کردبێ بۆی ئەم پابندیە بەرامبەر بەغا جێبەجێ نەکەن. بۆ چونکە دڵنیان لەوەی کە هەموو مانگە تریلیۆنە دینار لە بەغاوەیەت کاک حەکیم تریلیۆنە دینار زۆر زۆرە. بە درێژایی 10 ساڵی تەمەنی کابینەی 8 و 9 هی پارتی و یەکێتی کە 3 کەس سەرۆک و جێگەر بوون نەیانتوانی وای مانگانە 1 تریلیۆن بۆ موچەی هەرێمی کوردستان دابینکەن. ئێوە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ لە 2014ەوە تاوەکو 2023 یا ئەیان بڕی یا دابەشیان نەیە کرد یا پاشەکەوتیانە کرد بۆ لەبەرەوەی تەنانەت کە بە بۆریژ نەوتیانە فرۆش داهاتی ناوخۆشیان لەبەردەست بوو هەر نەیانەتوانین تریلیۆنە دینار بۆ خەزیێنی گشتی و بۆ موچە دابینکەن چ جای پرۆژەکان و بوارەکانی تر. ئێستا کە لە بەغداوە تریلیۆنێک دینارە بۆیەت ئەبێ مەمنون بێ ئەبێ پێشی خۆش بێ ئەبێ ئەرکەکانت جێبەجێ بکەیت. ئەوە بەنسبەت داهاتی ناوخۆ دۆسیەکی تر هەیە دۆسیی نەوتە. تۆ بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بەپێی یاسای بودجە ئەبێ هەموو ڕۆژێ 400,000 بەرمیل ڕادەستکەی بە پاساوی ناڕەوا ڕادەستی ناکەی وەک وا بوویتەتە ئەرقەلەو لەمپەر لە بەردەم ناردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە. ئێستا لەمپەرەکەت پێڵێم بەرپرسانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم زوو لێ دوانە دەن ئەڵێن ئێمە هیچ کێشەیەکمان نییە و کێشەکە لە بەغدا و کۆمپانیەکانی نەوتە ڕاست نییە. کێشەکە ئەو سیاسەتە چەوتەیە کە لە ساڵانی ڕابردووە گرتویانەتە بەر کە ئێستا وای کردووە کۆمپانیەکانی نەوت ئەڵێن 1 ملیار دلارمان لای حکوومەتی هەرێمی کوردستانە کێ ئەمانداتەوە ئەگەر دەست کرایە بە فرۆشتی نەوت کێ ئەو 1 ملیار دۆلارەمانەداتەوە. ئەوە یەک. دووەم هەرێمی کوردستان ئەڵێ ئەبێ هەموو مانگێ 150,000 بەرمیل بدەن بە من خۆم بیپاڵێوم لە ناو خۆ بیدەم بە بەنزین و گاز و پێویستەکانی تری ناوخۆی هەرێمی کوردستان بەمەرجێ من و تۆ هەموو خەڵکی کوردستان ئەزانین
ئەم کابینەی نۆی حکوومەتی هەرێم 1 لیتر بنزینی پاڵپشتیکراوی حکومی نادا بە شۆفێر لە کوردستانە بەرمیلێ نەوت بە 105,000دا بە هاوڵاتی لە کوردستانە کەواتە تۆ 105,000 بەرمیل بۆچی ئەپاڵێوی کە نایدەی بە خەڵکی کوردستان ئەمە یەک لەوەش خراپتر ئەڵێ تێچووی ئەم بەرمیلە نەوتە بۆ کۆمپانیاکان $16 ئەبێ بەغدا ئەوەش بدا یعنی من بەغدا 105,000 بەرمیل نەوتی بداتێ کە بۆ خۆی بیپاڵێوێ کەس نازانێت چی لێکە پارەی تێچووی بەرهەمهێنان هی کۆمپانیاکان بەغداش بیدا بەغدا ئەڵێمە بۆ بکەم ئێستا بەرمیلێ نەوت بە $65 فرۆشتێ لە بازاڕەکانی جیهانەوانە کاک حەکیم کەمتری شوانە باش ئەگەر وابێ لە نەوت یاریمی کوردستان بەغدا زەرەرەکە $16 بدا بە کۆمپانیاکانی نەوت $1,000,000 قەرزی پارتی وەکێتی بداتەوە اینجا 105,000 بەرمیل بدا بە حکوومەتەکەی پارتی وەکێتی و هیچیشی لێدەست نەکەوێتەوە نەشیدا بە خەڵکی کوردستان بەغدا ئەڵێمە بۆ بکەم مەسەلەن بەغدا بۆ بچێتە ژێرباری $1,000,000 کە نازانێ بۆچی قەرزکراوە هەر نەک بەغدا نازانێ کاکە من و تۆ نازانین پەرلەمانی کوردستان نازانێ دیوانی چاودێری دارایی نازانێ کە پارتی وەکێتی و حکوومەتەکەتان بێ زەحمەت بۆ هەرێمی کوردستان هەر لە ماوەی ڕابردووە $1,000,000 قەرزاری کۆمپانیاکانی نەوتن بۆچیتان قەرز کرد ئەمە یعنی ئەمە کێشەکانە تۆ بۆ ئەوەی بەغدا مسۆگەر هەم پارەی موچە بنێرێ هەم پارەی بوارەکانی تری بودجەی تەشغیلی و بەرگەرخستن و هەم وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان بنێرێ تۆ بێ ئەمەرکانت جێبەجێ بکەیت لەوەش خراپتر کا حەکیم ئێستا کە نەوتەکە بە بۆری نافرۆشێتەوە 320,000 بەرمیل نەوتە فرۆشە نەک بەغا نازانێت چی لێت و داهاتەکەی خەڵکی کوردستان نازانێ معقولە لە ساڵی 2024 نزیکەی 1,000,000 نزیکەی 100 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە دینارێک نەهاتوەتە خەزێنەی گشتی بۆ ئەم خەڵکی ئەم وڵاتە ئەمە معنای وایە ئەمە وێرانەیەک هەیە معنای وایە پرۆسەیەک هەیە هیچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئێمە بەرپرسانێرین بەردەوام دەڵێن هەموو داواکاریمان جێبەجێ کردووە ڕاگەیاندنەکانیان دەڵێن هیچ بیانوێک نەماوە جەلەداتی ناوخۆ بێ لە پرسینەوت بێ لە میزانی مراجعە بێ لە لیستەکان بێ ئەی بۆ ئەو چاوەشەکاریە دەکەن ناڕازگۆ نین ئەگەر ڕازگۆ بوونایە نوێنەری کورد لە بەغدا دەنگی بڵندە بوو بۆ نمونە ئەگەر ڕازگۆ بوونایە لەوە 4 وەزیر لە ناو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقیایە کورد بۆ هەڵوێستێکیان نییە چۆن ئەبێ یعنی من نوێنەری هەرێمێک بم خەڵکەکەم موچەخۆرەکەم موچەکەی دوا بکەوێ هەر ئەوە بێدەنگ لە ئەنجومەنی وەزیران دانیشتم ئەوە یعنی لەگەڵ ئوسوڵ و ڕەوشتی کاری حکومەتداری و نوێنەرایەتی ئاگونجێ یعنی 4 وەزیری کورد لە ناو ئەنجومەنی وەزیرانان ئەگەر ڕاستە وایە هەرێمی کوردستان هەموو پابەندیەکانی جێبەجێ کردووە بۆچی نایکەنە فشار لە ناو کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە بڵێ خەڵکی کوردستان بۆ برسیەکان پارەی موچە بۆ خەڵکی کوردستان بۆ نیە حیزبە سیاسیەکان بن دەرەوەی دەسەڵات بێدەنگێن چ خەڵکە خۆشی ئەوەی قبوڵە ئێستاگەر لە بەغدا شتێکی وا ڕوودا بەیانی حکوومەتەکە ناڕوخێنن ینی خەڵکیش ینی هەم هێزە سیاسی هەم خەڵکیش خۆیان بە پرسیانیان بارودۆخە ئەم ماڵوێرانەی لە کوردستانە هەیە بە تایبەت لە 2014ەوە ئەم شێرپەنجەی داراییە ئەم شێرپەنجەی موچە هات و موچە نەهاتە هۆکارەکەی بەشێکی گەورەی ئەوەیە هەم خەڵک بە شێوەیەکی گشتی چونکە ئەوە بینیمان لە هەڵبژاردنەکانە ڕاستە تەزویر و فرتوفاڵی فێڕی گەورە کرا و دیزاین کرا بەس بەشێک لە پێشچای من و جەنابەت خەڵکی ئەم وڵاتە چوونەوە تەییدی ئەم سیاسەتی موچە بڕین و برسیکردنیان کرد بۆیە یعنی ئەمە یەکێک لە هۆکارەکانە ئەوانەی کە پشتگیری پارتی وەکێتیەکەن و ئەم سیاسەتە چاوتایەکەن ئەوە خاڵی یەکەم بە شێوەیەکی گشتی بێدەنگی بەشێک لە خەڵک وەلایەنەکانی ئۆپۆسیۆنیش بەڕاستی هەموو بەرپرسیارن لەوەی کە فشارێک نییە لەوەی کە پارتی وەکێتی و ئەم شێوازە حکومڕانی کۆتایی پێبێنن یعنی ئەم برسیکردنە کۆتایی پێبێنن بەس بەچین بەرز مامۆستا سەداهاتی ناوخۆ بەڵێ ئێستا خۆیان سەیداتەکانمان کرد ئێستا 3 مانگ تەنیا 148 ملیاریان تەسلیم کردو بە 3 مانگ مانگ 1 و 2 و 3 ئەوی تر دەیدزن و داهاتی نەوتەکەش ئەوەی با 300,000 کرد ئەوی شەر دەدەزرێ ئەگەر نادزرێ ئەگەر نابرێ بۆ بەرژەوەندی 2 حیزبی سیاسی لە کوردستانە با وەزیری دارایی ئەگەر حکوومەت هەیە ئەگەر وەزارەتی دارایی هەیە ئەگەر وەزیری دارایی هەیە بابێت سبینێ کۆنگرێکی ڕۆژنەماوانی بگرێ نابێ یعنی خۆ لە بنەمایە وەزیری دارایی مەسەلەن ماڵی خۆت نیت وەزیری دارایی خەڵکی ئەو کوردستانیت بابێت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە
بە ئیسراحەت 3 ساعات 5 ساعات بە ئیسراحەت ڕۆژنامەنووس بە ئازادی خۆی لە پەخشی ڕاستەو خۆیان پرسیار بکە با وەڵامی خەڵکی کورسان بداتەوە باشە تۆ داهاتی ناوخۆ ناینێنیر بۆ بەغدا زۆر باشە مەینێرە بەس بی دەبەنە خۆشخانەکان ئەی بۆ نایدە بنە خۆشخانەکان هەموو خەڵکی کوردستان ئەزانێت دۆخینە خۆشخانەکان چۆنە کاکە بیدە بە دروستکردنی ڕێگاوبان ڕێگاکان تەواوکە کاکە جێگری سەرۆکی حکومەت تۆ وعدتدا پێش هەڵبژاردن پرۆژەی ئاوی گۆبتەپە چەند چەماڵ تەواوکەی فەرموو بۆ تەواوی ناکەی بۆ پارە بۆ کۆمپانیاکە خەرج ناکەی کۆمپانیاکە وە گوەستا وا بێ وایە پارەی پرۆژەی پاڵاوتنی ئاوی دەربەنی خان بۆ تەواو ناکەی ئێ تۆ پارە نادەی بە موچە 1 ساڵ و 3 مانگە واتە بە درێژایی ساڵی 2024 و ئێستا بەرەو مانگی 5 چین لە 2025 1 دینار داهاتی ناخۆ نەدراوە بە موچە هەموو داهاتی هەموو پارەی موچە لە بەغداوە هاتووە ئەوە یەک کە ئەرکی گەورە موچێ وانە دووەم ئەوەی نێراوە بۆ بەغدا بە درێژایی ساڵی 2024 نزیکەی 399 میلیارد 400 میلیارد بوو لەم ساڵی 650 میلیارد یعنی 550 میلیارد نردووە نێراوە واتە پارەی تەنها 2 مانگ لە کۆی 7 مانگ تەنها داهاتی 2 مانگ 2 مانگی داهاتی ناوخۆ نێراوە بۆ بەغدا با پێمان بڵێن 15 مانگەکەی تریان چی لێ کرد ئادەی ببینین مەسەن نەخۆشخانەکان بژابنەوە ڕێگاوپێنەکان تەواو بوو بن پرۆژەی تازە کرابێ قوتابخانە کرابێ شەقام و ڕێگاوبان کرابێ هیچ شتێک لەمانە نەکراوە پێش زەمان جومەنی وەزیرانی حکومەتمان بەسەرچوو کۆ دەبێتەوە دەڵێن یەکێک لەو بەرانەی قسەی ئێستاەکان پرسی موچێ سپەی کۆبوونەوەیان هەیە چارەسەرەکە ئەوەیە ئەم حکومەتە بۆ 1 لەحزە لە ژیانیان ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکی کوردستان بێت ڕازگۆ بێ ڕازگۆیانە ئەو یاسای بودجەی کە لە بەغدا دەرچووە و پەرلەمانتاری کوردیش نوێنەری کوردیش دەنگی پیاوە حکوومەتی کابینەی سوودانی نردوێتی کە وەزیری کوردی تایە ئاگاداری یاسای بودجەکەیە ئەو پابەندیەی خۆیان خستویان لە شانی خۆیان لە دۆسیی نەوت و لە دۆسیی داهاتی ناوخوا جێبەجێکەن با هەر هەمومان یەخی بەغدا بگرین ئەمە چارەسەرەکەیە و من دڵنیام لەوەی کە ئەم شێوازە حکومڕانیە نایانەوێ بۆ چونکە هەر لە بنەمایە ئێمە سیستەمێکی یاسایی تەندروستمان نییە یەک خەزێنەمان نییە یعنی داهاتەکان هەمووی بۆی بگەڕێنەوە دەستگامان نییە چاودێری بکە مەسەن نە دیوانی چاودێری دارایی ڕێگەدەن ڕۆڵی خۆی بگێڕێ نە پەرلەمانت هەیە محاسبە و چاودێریەکی ئەم حکومەتە بکە حکومەت بە ئارەزووی خۆی یعنی ئەوەشی کە ئەکرێ لە کوردستانە وەکو خێر و خێراتێک بە خەڵکی کوردستانیەکەن لە کاتێکە داهات مولکی وڵاتەیە لە کاتێکە دەسەڵات مولکی خەڵکی کوردستانە یعنی بەڕاستی ئەمە ستەمکاریەکی زۆر گەورەیە هیچ ینی تەواو بێتامیش بوو ئەوەندە ئێوە تەوەرەتان لەسەر موچە کرد ئەوەندە لەسەر داهاتی ناوخۆتان کرد ئەوەندە یعنی بەڵام زۆر گرنگە ڕێگەی فشاری جددیتر بگیرێتە بەر بەتایبەت لایەنەکانی ئۆپۆسیۆن بە یەکە هاوپەیمانێتی دروستکەن بۆی سنوورێک بۆ ئەم شێوازە حکومڕانیە دابنرێت کە بەڕاستی کە یعنی هیچ شتێکی تر نبینێ بە قازانجی خەڵکی کورد ئیلا تا بەرژەوەندیەکانی خۆیان وەستا بن چاویان لە بەرژەوەندی خەڵک نییە باش بین سەر دۆسیی پەرلەمانی کوردستانی بەست خانەنشینێکی زۆری شەیە خانەنشین کراون لە 30,000 خانەنشین دەبن تاوەکو ئێستا مامەڵەکانیان وەکو پێویست ڕایی نەکراوە موچەی ماوەڵەتە کۆکراوەکان کە 6 مانگ موچەی بنەڕەتی 6 موچە بەیەکەوە کە دەبێت لەگەڵ کۆتایی هەواڵەکەن بۆ خانەنشینی پێیان نەدراوە بەشێکی زۆر کەمیان ناویان هاتوۆتەوە ئەو سیستیەش هۆکارەکەی بۆچی دەگەڕێت لە بنەمایە تۆزێ کاتی پێویستە بەڕێکردنی مامەڵی خانشینی بەس نەک 5 مانگی پێویست ئەوە نزیکەی 5 مانگ لە 30,000 باسی 5,000 مامەڵە کە یەکلاکرابێتەوە هەمووشیان موچیان وەرنەگرتووە بەڵام ئەو مامەڵانەش تەنانەت ئەگەر یەکلانە بنەوە بەڵام خۆ تۆ لە فەرمانگەکانە زانن کە ئەم خانەنشینانە 6 مانگی مۆڵەتی کۆکراوەیان هەیە کە موچەی بنەڕەتی هەر فەرمانبەرێکە ئێلانی کەمەوەیان پێ بدەن ڕاستەخۆیان بدرێ لەگەڵ هەواڵەکردن بۆ خانەنشین ئەبێ بە خێراییەوەیان پێ بدرێ ینی وەکو فریاگوزاریەک تەنانەت هێندە ئەوانەش مامەڵەیان تەواو بووە چوونەتە بانقی سلێمانی مەسەلەن وتویان وەڵا پارەمان نییە توعیب نییە بە 5 میلیۆن دیناری خانەنشینێک بڵێ پارەم نییە 5 میلیۆن هەیانە 4 میلیۆن هەیانە 3 میلیۆنە ئێم بانقانە پارەکانیان چی لێت کاک حەکیم با یەکێک بێتەوە ئەو حیزبی سیاسی دەسەڵاتدار بۆ نمونە لە سلێمانی بەرپرسیاری چەکە بەرپرسیاری پارەیە بەرپرسیاری حکوومەتە بەرپرسیاری هەموو شتێکە
پێمان بڵێ داهاتی سلێمانی کە مانگانە نزیکەی 100 تا 120 میلیارد دینارە پێمان بڵێ چی لێکەن نایدەن بە موچە نایدەن بە خانشین نایدەن بە پرۆژە ئەی چی لێکەن یعنی مانای نییە چکە خانشینە مەسە خۆداگەداری لەوەش غەدریان لێکرا پلە بەرزکردنەوەشیان سوتا طبعا خانشینەکەیان لە کاتێکایە کە ژمارەیەکی زۆر موچە و پارەیان لای حکومەتە خانشینەکەیان لە کاتێکایە پلە بەرزکردنەوەی دوو پلە بەرزکردنەوەی لەگەڵ نییە واتە حل لە بنەمایە بە موچەیەکی کەمتر لەوەی شایستن خانشینە بن یعنی 3 جار زۆڵمیان لێکراوە لە هەر وڵاتێکی دنیا خانشین کاتێک خانشینە بێت نەکستەمی لێ ناکرێت ڕێزی لێگیرێت لە پای ئەو خزمەتەی کردوێتی بە وڵاتەکەی خۆی باش بینە سەر تەسەوڵەکەی بەیانیز برارێکی دەن ئەنجومەنی وەزیرانە سەر داهاتوشت چکە بەیانی کۆ دەبنەوە لە 2014ەوە بینی و تا ئەنجومەنی وەزیرانە هەردوو کابینەکە یەک بڕیار بدا خەڵک دڵی پێی خۆش بێ تا ئێمە بە بڕیارەکانی سبەینیان دڵخۆش بین بە زیادەیان دەزانی بەڕێزت هەر بارن بەسەر خەڵکی کوردستانەوە زیادە نا زیادە زۆر باشە زیادە باشە خۆی لە ئەبنەمایە پەندێکی کوردی ئەڵێ زیادە سەر نامانە بارن بەسەر خەڵکی کوردستانەوە ئەمڕۆ پارتی و یەکێتی لە کۆڵ حکومڕانی و کۆڵی خەڵکی کوردستان ببنەوە خەڵکی کوردستان هەناسەیەک ئەدا چونکە ئەوان یعنی بە چەندین ڕێگە ئاوا دەستیان خستۆتە داهاتی ئەم وڵاتەوە باشە بۆ حکومەت هیچ خەزیێنەکەی خاڵیە و حیزبەکانی ئەوان خەزیێنەکەی پڕە بۆ یعنی بۆ نەبوونی پارە لە کوردستانە هیچ تەسیر لە ژیانی ئەوان ناکا لە ڤێلاکانیان ناکا لە کۆمپانیاکانیان ناکا لە پرۆژەکانیان ناکا هیچ کاریگەری لە قافڵەی ئۆتۆمبیلەکانیان ناکا هیچ لە سەفەر و سیاحەتیەکانیان ناکا هیچ لە کاریگەری لەسەر هیچ شتێکیان نییە لەسەر مەسەڵ خەرجەکانیان ناکا خەرجی حیزبەکانیان لەسەر دامەزراندن لە ناو حیزبەکانیان ناکا هیچ کاریگەری لەسەر دانانی ئەو هەموو کاناڵە تەلەڤیزیۆنیە نییە بۆ یعنی ئیلا بۆ ئەبێ نەبوونی پارە و کێشەی دارایی تەنها موسیبەت بێ و بارگرانی بێ و یعنی دژی بەرژەوەندی هاوڵاتی بێ دێت خود ڕوونە ئەوان بەڕاستی نەک زیادن بۆ کوردستان بارن بەسەر خەڵکی کوردستانەوە باشە بزمەوەسە پێشتریش بەرەزیشی لەسەر کرد بوو دوایسینی سەرتەوەری پەرلەمانی کوردستان ئەوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نەبوو لە چاودێری کۆمەڵایەتی بەڵام لە 2016ەوە بڕاوە کەی ئەوان سوودمەندەم ئێستا و موچەخۆرەکە حاڵێتی کە زۆر خراپە ئەی ئەوانەی کەی سەرچاوێکی داهاتیان نیە خاوەن پێداویست بەڕاستی زۆڵمێکی زۆرێکی گەورەیە کا حەکیم داهاتی شێوایە ئەو دۆسیەیە دۆسیەی گەورەترین ستەمکاریە لە عێراقا نزیکەی 5 ملیۆن خێزان لەسەر تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هاوکاریەکرێن چ ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە چ ئەوەی هەژارە ماڵە هەژار هەیە لە عێراقا مانگانە ئەو هاوکاریەی پێ ئەدرێ ئەگاتە 400,000 دینار هەندێکیان وەزیری کاردێک هەندێکیان ئەگاتە 500 بەپێی بەڵە بەپێی ژمارەی خێزان بەپێی پێویستیەکانیان و ئەوانە لە هەرێمی کوردستانە 1 دینار نادرێ هەژارەکان 1 دینار نادرێتە مناڵی بێ سەرپەرشت بە ساڵاچوویەکی پەکەوتە کە هیچ بەخێوکارێکی نییە هیچ سەرچاوێکی داهاتی نییە 1 فلسی پێ نادرێ لە هیچ نەخۆشی درێژقایەنە مناڵی بێ سەرپەرشتە ئافرەتانە لەگە ڕێزمان کە خەڵک پیانەڵێ بێوەژن و مناڵی بێ سەرپەرشتیان هەیە ئەو ژنانن کە هاوسەرەکانیان مەسەن سزادراو لە چاکسازیەکان و هیچ بەخێوکاریان نییە و 3-4 مناڵیان هەیە ئەمانە هەر هەمووی ئەمچین خاوەن پێداویستی تایبەتە لە 2012ەوە هەر کەس کە مەندامە بێ بە هەر هۆکارێک زگماگ یا ڕوودا و تۆمار نەکراوە تۆمار تۆمار ناکرێ و حکومت موچەی ناداتێ کە هەر لە بنەمایە موچەکە شایانی باز نیە 150,000 ئەمە دۆسیەی ستەمکاریە من قەناعەتم وایە نەک هەر لایەنەکانی دەسەڵات بەخوا خوای گەورە محاسبەی تاک بە تاکمانەکە لەسەر ئەم دۆسیە فەقیر و هەژارە داهاتی دەوێت کە لە 2016 بە پاساوی کە لیستەکانیان ڕێک دەخەنەوە و خەڵکی ناشایستیەکانیان بڕی ینی ئەو پەری خۆدە ملیارێکی ناوێت هەر ئەم شێوازی حکومڕانیە ئەوانەی بڕیاریان بەدەستە دوو چاویان هەیە فەقیر و هەژار نابینن قەناعەتیان وایە چونکە هەموو ئەوەی لە دەوروبەری ئەوانایە لە ڕەفاهیەت و خێر و خۆشیایە کاک حەکیم ئێستا لە ناو شاری هەولێرە پرۆژە ئەکرێ ڤێلای ناو پرۆژەکە لە پاڤیلۆن ئەدرێ بە 5 ملیۆن دۆلار 5 ملیۆن دۆلار هیچ قیاسێکی نییە هیچ پێوەرێکی ئابووری نایگرێتەوە کاک حەکیم بە باشترین کەرەستە کە ئێستا لە وڵاتە پایتەختی وڵاتە پێشکەوتوەکانە هەیە خانوویەک دروستکە لە هەولێر 100,000 دۆلاری تێناچێ
کاکە 500,000 دلاری تێناچێ ملیۆنە دلاری تێناچێت چۆن تۆ گەلایەگەدەی بە 5 ملیۆن دلار ئەزانی بۆ لەبەر ئەوە زەویەکەیە قیمەتی زەویەکە لە باشترین شوێنایە لەبری ئەوەی ئەم زەویە باشانە کە لە نێوان 120 کە نزیکی فڕۆکەخانەی هەولێرن بێن بە مزایدەی ئاشکرا بفرۆشرێن و پارەکان بکرێتە خەزیێنەی گشتی و بۆ فەقیر و هەژار و بۆ کەمەندام و بۆ پرۆژە و بۆ ئاو و بۆ کارەبا و بۆ قوتابخانە و نەخۆشخانە خەرج بکرێن وا ناکەین زەویەکان لە ژێرەوە دەین بە کۆمپانیای دەسەڵاتدار کۆمپانیای تورکی بێگانە ئەهێنین لەسەر خاکی خۆمان زەوی خۆمانی پێ ئەفرۆشین بابا ئەمە هیچ دوژمنێگەمە ناکە بن بەس یەک کەس تێم گەێنێ پرۆژەیەک لە ناو شاری هەولێرە کە نە خەڵکی هەولێر ئیسفادەی لێ بکە نە فەقیر و هەژار ئیسفادەی لێ بکە نە بەشێک بێ لە بوژانەوەی ئابووری نە بەشێک بێ لە ژێرخانی ئابووری بۆ ئەیکەم لە پێناوی چییە بۆ ئەبێ کارمەندێکی مامۆستایەکی لە دوای 50 ساڵ خزمەت 40 ساڵ خزمەت 30 ساڵ خزمەت لە ناوەڕاستی هەولێرە بە دۆشکە فیشەکێ بتەقێنە لەکوێ دای لە زەوی لەوێش دیسان مەسەلەن ساروخێ بتەقێنە بەرەو دەرەوەی هەولێر لەکوێ دای زەوی لەو دەشتانە زەوی پێ بدەی کە نەک ئێستا 20 ساڵی تریش پرۆژە و خزمەتگوزاری پێ ناگا بەڵام چەقی شارەکەت بدەی بە کۆمپانیای بێگانە و بە شەریکایەتی خۆت لە سلێمانی شەروایە 15 ساڵ لەمەوە پێش کاک حەکیم لە ناو شاری سلێمانیا زەوی دراوە بە کەسوکاری شەهید کەسوکاری شەهید نازدارترین خەڵکی وڵاتەن ئێستش زەویەکە ئەکرێ بە گەنموجۆ ئەی زەویکە بە ئەی بناری گۆیژە بۆ ئەدەی بە کۆمپانیەکانی خۆتان بە شەریکایەتی لە ژێرەوەی خۆتان بابا ئەمە سیستەمێکی ستەمکاریە هۆکارەکەی ئەمەیە کۆمەڵێک حکومڕان هەن لە کوردستانە تۆ ناتوانی بۆیان بسەلمێنی کاکە فەقیر و هەژار هەیە لە وڵاتە کاکە مستەمە بەرامبەر خەڵکی ئەم وڵاتە بۆ چونکە ئەبینێ چواردەرەکەی خۆی خۆش ئەژی ڕەفاهیانە ئەژی ڤێلای هەیە ئەو نایە ڕۆژە نایەتە ناو بازار ببینە خەڵک بەڕاستی خەڵک هەیە لە ڕۆژێ بەیانی یێتە دەرەوە تا ئێوارە حەماڵیەکە 8,000 دەسەکەوێت 10,000 دەسەکەوێت بۆیە بەلای احتیاجیە بیرەکاتەوە لەوەی مەسەرەن کارەبای لەسەر گرانکە باجی لەسەر گرانکە ڕسوماتی لەسەر گرانکە بۆیە بەلای احتیاجی کاک حەکیم هەموو کەس خۆشحاڵە بێ باشترین و نایابترین زەوی یا پێویستترین زەوی لە کوردستانە بدەی بە پرۆژێکی کشتتوکاڵی بۆ چونکە وڵاتەکەمە بژێنێتەوە ئەڵێم ئافرین دەست خۆش وەرە لە شارە زورە پرۆژەی کشتتوکاڵی بکە بزانە هەموو کەس پێی خۆش نییە هەموو کەس پێی خۆشە چونکە ئەم وڵاتە پێویستی پێێتی پرۆژەی ئاژەڵداری بکە خەڵک پێویستێتی وەرە پرۆژەی پیشەسازی بکە وەرە کارگەیەک دانێ با 5,000 دەستی کار لە هەولێرە بخاتە کار ئاخر تۆ ڤێلان بۆ دروستەکەی بۆ کێ ئەگەر ئەیدەی بە کەسوکاری شەی دەستی خۆش بێ ئافرین ئەگەر ئەیدەی بە مامۆستا خزمەتی کردو دەستی خۆش بێ ئافرین ئەگەر ئەیدەی بە خەڵکی ئاسایی هەولێر دەستی خۆش بێ ئافرین نەخێر وەڵا کاکە خەڵکێکی دەوڵەمەنی متەمەکین یەت لە بەغداوە بۆی شوێنێکی هەبێ بۆ کات بەسەربردن یا هێندێ مەسوول کە پارەیان بە ناڕەوا و ناشەرعی لە کوردستانە پەیا کردووە بۆ ئەوانە خۆش بژین ڕووباریشان بۆ دروستەکەم لە ناوەڕاستی هەولێرە کە خەڵک لە هەولێر ئاوی نێ بخواتەوە ڕووبارێکیشی بۆ دروستەکەم ئەو ئاوە لەکوێنن ئاوی خەڵکی وڵاتەیە ئاو لە گزەی گەورەیەنی خەڵکی وڵاتەیە ئەوە تەنها حکومڕانی چەوت و گەندەڵە هیچ قەدری ئەو ئاوە شیرینانە نازانێ لە هەموو دنیا ئاوی شیرین وەکو پارە وەکو دینار وەکو دۆلار سەیرەکرێ ئاوی شیرین لە وڵاتان لە نەوت گرنگترە ئەوە ئەمانن هیچ چاوێکیان لەسەر هیچ پرۆژەیەکی ئاودێری نییە تا ڕۆژ بە ڕۆژ ئێستا لە ناو شاری هەولێرە قوڵایی بەهۆی استراتیژی هەڵەبیرکردنەوە و پرۆژە دروستکردنەوە قوڵایی بیر گەشتۆتە 850 متر لە ناو شاری سلێمانی گەشتۆتە 300-400 متر یعنی ئەمە کێ ئەم خەریکە ئەوەی لە ژێر زەویمانایە بە ئاوی شیرینەوە بە نەوتەوە بە غازەوە هەمووی دەرەکا و کوردستان بەتاڵەکە ماوەیەکی تر کوردستانە بێتە بیابان کاکە لە ناو شاری سلێمانیە کا حەکیم لە ناو شاری سلێمانیە بە هاوینە 4 ڕۆژ جارێ ئاوە درێ بە خەڵک شاری سلێمانی ئەگەر خاوەنی هەبێت ئەبێ ئاو 24 سعات بێ چواردەوری شاری سلێمانی هەمووی ئاوە کاکەەوە بەنداوی دوکان دوو بۆری دێناوەیکەم بە سێسیانی دێناوەیکەم بە 4 پارەیە وڵاتە بۆ ئەو قەرجەکەم یەک دنیا پرۆژەی تر ئەتوانم بکەم بەنداوە توانم دروستکەم لە چواردەوری سلێمانی کە هەرگیز سلێمانی تا 100 ساڵی تریش بێ ئاو نەبێ بەڵام
بەو جۆرە سیاسەتە سلێمانی جەبێتە شارێکی بێ ئەو لە ئایندا ئەم هاوینەش یەکێک لە نیشانەکانی پێ ئاوی دەرەکە. باشە مامۆستا بینیسەر دووسەی پەرلەمان ڕۆشن بۆ بەغدا بۆچی چوون بۆ دادگای فێدراڵی بۆ لەم کاتەشدا و ناوڕۆکی دۆستەکەش چییە؟ لە ڕاستیا کا حەکیم ئەم سکاڵایی ئێمە لە دادگای فیدراڵی باشە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان ڕێک کارکردنە بە ئاراستەی ئەوەی کە ئێستا وتم ئێمە ئەمانەوێ فشارکەین لە کوردستانە شێوازی حکومڕانی ڕاستکەینەوە بۆ ڕاستکردنەوەی شێوازی حکومڕانی هەنگاوی یەکەم ئەوەیە پەرلەمانێکمان هەبێ بالفعل نوێنەراتی خەڵکی کوردستان بکە هەڵبژاردننی 20 دەی 2024 کە هەڵبژاردنێکی دیزاین کراو بوو هەڵبژاردنێک بوو بۆی دۆخی هەرێمی کوردستان بەم جۆرە بمێنێتەوە کە دوو هێزی حیزبیت هەبێ دوو چەکی ناوخۆی حیزبیت هەبێ دوو ئاسایشی حیزبیت هەبێ کە دوو خەزێنەی گشتی حیزبیت هەبێ کە حیزبەکان هەر مۆتەکە بن بەسەر داهاتی ناوخۆوە هەر یەکە و ناوچە و سنووری خۆی هەبێ ئەم هەڵبژاردنە دیزاین کرا بۆی ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە وەک خۆی بێڵێتەوە بۆیە پێمان وابوو هەر لە کاتی خۆیان وەکو کۆمەڵی دادگەری بۆیە پێمان وابوو ئەم هەڵبژاردنە تەمسیل لە نوێنەرایەتی ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی کوردستان نییە بۆیە بڕیارماندا بایکۆتی بکەین دوای 6 مانگ و 14 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن دوای 5 مانگ لە سوێند خواردنی پەرلەمانتاران لە 2024 دەرکەوت بڕیارەکەی ئێمە دروستە دەرکەوت بالفعل ئەم پەرلەمانە نەوەکو ناتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات نوێنەرایەتی چییە؟ یەک مەرجەعی باڵای خەڵکی کوردستان بیشوێنی بڕیاربی دووەم یاسا دەرکەی بۆ باشکردنی ژیانی خەڵک سێم چاودێریم حکومەتە بکەی بودجە پەسەندکەی چوارەم بودجە پەسەندکەی داهاتی ئەم وڵاتە ئاشکرا بکەی نەک پەرلەمان نەیتوانی ئەمە بکات تەنانەت نەیتوانی کۆب بێتەوە خۆی کارا بکە نەیتوانی دەستەی سەرۆکایەتی پێک بێنێ ئێمە بۆ کۆتاییەنان بەم حاڵەتە بەچی بەسوو مامۆستا تۆ لە سکاڵامان لە دادگای فیدراڵی تۆمار کردووە سکاڵاکەمان پشتی بەستووە بە 4 بڕگە یاسایی و دەستوری کە کرۆکی هەر چواریان چی یاسای هەڵبژاردنەکان ژمارەیەکی ساڵی 92 هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان عەفوو مادەی 47 چ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 11 بڕگەی دووەم لە مادەی 11 هەردووکی زۆر بەڕوونی باس لە ڕۆژی یەکەمی کۆبوونەوەی پەرلەمانەکە پێمان ئەڵێ کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان لەلایەن سەرۆکی تەمەنەوەی دارایکرێ بۆ 2 کار نە زیاتر نەکەمتر هیچ کەسیش ناتوانێت ئەو ڕۆژە تاخیرکە هیچ کەسیش ناتوانێت ئەو ڕۆژە ئەرکێکیان جێبەجێ نەکە ئەویشەوەیە یەکەم سوێند خواردنی پەرلەمانتاران دووەم هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی ئێمە بینیمان لە 2/12/2024 پەرلەمانتارانی بەڕێز سوێندی یاساییان خواردو چوونەوە ماڵەوە طبعاً بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانتار ئەو ڕۆژەی سوێندی یاساییە خوا ئەبێتە خاوەنی ماف و دەسەڵاتی هەم مافی معنەوی هەم مادی واتە هەم ئیمتیازی مادی هەم ئیمتیازی معنەوی پەرلەمانتار ئەوەیان جێبەجێ کردو یاخوا دەستیان خۆش بێ و ئێمەش هەموو خەڵکێکیش پێی وایە هەم پەرلەمانتار هەم وەزیر هەم مدیر عام هەم هەر کەسێک لە هەر وەزیفەیەکایە مافی خۆیەتی موچەیەک هەبێ بەڵام موچە لە بەرامبەر ئەرکایە ئەرکەکەشەوەیە کە پەرلەمان کارا بێ پەرلەمانیان کارا نەکرد ئەرکی دووەمی ئەو کۆبوونەوەیە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بوو ئەمەیان نەکرد و بەجێیان هێشت و ئەوە نزیکەی 5 دانە مانگ دوای سوێند خواردن پەرلەمان دەرگاکەی داخراوە هیچ ئاسوەیەکیش دیار نییە کەی ئەم پەرلەمانە کارا بەس بەڕێز ئێستا داوت کردووە پەرلەمان خوری 6 هەڵبۆشێتەوە بەڵێ موچێ پەرلەمانتارەکان لێوەرگێتەوە بڵێن لەگەڵ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی هەڵبژاری پەرلەمانی کوردستانیش ئەم سێ داوای بەڵێ یەکەم خولی شەشەمی پەرلەمان ئەنجامی هەڵبژاردنەکان هی 20 دەی 2024 هەڵوەشێتەوە باش دووەم کۆمسیۆن ڕاستپێرێ بۆ ئەوەی هەڵبژاردننی نوێ لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومی نوێنەرانی عێراقا بەڕێوە بچێ سێیەم ئەو موچانەی پەرلەمانتارەکان وەریان گرتووە لەم 5 مانگی ڕابردووە لیان وەرگێتەوە بۆ چونکە موچە لە بەرامبەر ئەرکایە بەڕاستی ئەرکیان جێبەجێ نەکردووە طبعاً لەم دۆخەی لە پەرلەمانی تایە تەقسینەکە زۆر ڕوونە بە شێوەیەکی گشتی ڕەخنەکە ڕووی لە هەموو پەرلەمانتارێکە هەر 97ەکەی کە سوێنی خواردووە بەڵام بەرپرسیارەتەکە لە ئەستۆی پارتی و یەکێتیە پەرلەمانتارانی پارتی و یەکێتی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی زۆرینەن ئەوانن بوونەتە لەم پەر و پەکخەری 67 پەرلەمانتارەکە ئەوانن بوونەتە
پەکخەری پەرلەمان و هەڵنەبژارنی دەستەی سەرۆکاتی. بەڵام لە ڕاستیە ڕخنەیەکی زۆر جددی کە پێم وایە منطقیە ئاراستەی فراکسیۆن و لایەنەکانی ئۆپۆسیۆن ناڕازیە کرێ ئەبێ هەمومان قوبوڵمان بێ چونکە ڕخنە ئینسان دروستەکە و ژیان بەرەو پێشەوە بە ئەویشەوەیە شتێکیان نەکردووە وەکو فشار بێت بۆ ئەوەی ئەم پەرلەمان لەم دۆخی ئەحراجە دەرچێ هەر بۆ خۆیان یعنی هەر کەسێکە چێتە پەرلەمان زۆر یعنی موقفێکی زۆر ئەحراجیە و بە تایبەتیش کاک حەکیم طبعا زۆر ئاساییە ئەگەر دەستەی سەرۆکاتی هەڵبژێرێت ئێستا بۆ نمونە 2 ڕۆژە ئەنجومەی نوێنەرانی عێراق لەبەرەوەی نیسابی یاسایی تەواو نابێ با بڵێن کۆبوونەوەکانی بەڕێوە ناچن ئەمە خەتای ئەو پەرلەمانتارانە نییە کە لەوێ ئامادە ئەبن و دڵسۆزانە ئەرکەکانیان جێبەجێەکە و ئەو موچەیەشیان ڕەوایە پێیان بۆ چونکە لە دەرەوەی ئیرادەی خۆیەتی مەسەن 170 پەرلەمانتار دوێنێ لە هۆڵی پەرلەمانی عێراقە هەی عێراق 6 پەرلەمانتار لە هۆڵی پەرلەمانی عێراقا کە یەکێکیان کاکسۆران عومەری ئێمە بووە لەناو هۆڵی پەرلەمانە حازرە تۆ سەیریکە لە سلێمانی و ئەڕوا بۆ بەغدا لەوێ حازرە بێ بۆی ئەرکەکەی جێبەجێ بکە بەڵام ئەوانەی لە شارەکانی ترەوە نایان نیساب تەواو بێ ئەم ئەرکی خۆی جێبەجێ کردووە ڕاستە پەرلەمان بەشێکی شتی ئەرکەکەی جێبەجێ بەس پەرلەمانتار بەڵام ئەمەی کوردستان خودی پەرلەمانتارەکان ئەرکەکان جێبەجێ نەکردووە نبینی و موچەی بۆی داوت کردووە لەیان وەربگیرێتەوە بێگومان موچە لە بەرامبەر ئەرکایە بەس موچەی مانگی 1 و 2 سیان وەرگرتووە 4 موچە مانگی 12 وەرنەگیراوە 1 و 2 بەڵێ طبعا کاک حەکیم شتێکی زۆر ئاسایی و ئەمە کێشەی کوردستانیش نییە وەزیر موچەی هەیە پەرلەمانتار هەیەتی مدیر عام هەیەتی ڕاوێژکار هەیەتی ئێمە ئەزانین ئەم ماڵوێرانی لە کوردستانە هەیە بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵات بەهۆی گەندەڵی بۆی کۆمپاریاکاری بۆی قۆرقکاری بۆی دەستخستنە داهاتەکانی ناوخۆیە بۆهۆی ئەم بەتاڵانبردننی عەرزەکانەوەی بۆی شەریکایەتی لەگەڵ کەرتی تایبەتی و ناچارکردنی ئاەتی و ئەگەر نا هیچ پلەدارێک پلە تایبەت و پلە باڵایەک بە موچەکەی خۆی 1 دیناریشی لێ خەرج نەکە ئەم ڤێلا و کۆشک و ژیانەشانەی بۆ دروست نابێ ئەوەی کە هێندە بەرپرس لە ماوەیەکی کەما بێتە خاوەنی ژیانێکی شاهانەیی ئەو بەدڵنیاییەوە خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکەیەتی ئەوە بەدڵنیاییەوە کارێکی ناشەرعی ناسایی کردو ئەگەر بچیت لێ بکۆڵیتەوە طبعا ئەمە بە مطلقی ناڵین لەوە چێ کەسێک ببێتە مەسەلەن بەرپرسیارەتێک وەرگرێ و بە سروشتی خۆی دەوڵەمەند بێت باشە بەس مامۆستا پێتان وای ئەنجامیە بێت چونکە ئێستا لە یاسای سەرۆکایەتی هەرێمیش باسی 4 حاڵەت دەکا کە سەرۆکی هەرێم دەتوانێت هەڵی بۆشێنێتەوە ئەوەی بەڕێزت پەنات بردو بۆ دادگای فیدراڵی بڕگەی چوارەم بەڵێ بڕگەی چوارەم لە خاڵی چوارەم لە بڕگەی دووەمی مادەی دەی یاسای سەرۆکایەتی هەرێم باش ئەڵێ ئەگەر لە ماوەی 45 ڕۆژە پەرلەمان کۆ نەبوویەوە واتە کۆ بێتەوە بۆچی کاحەکیم بۆی کارا بێ چ کاتێک پەرلەمان کارا بێ کاتێک دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ کاتێک ئەرکی یاسادانان و چاودێری حکومەت جێبەجێ بکە سەرۆکی هەرێم ئەبێ بە فەرمانێک ئەو خولە هەڵوەشێنێتەوە ئەم پەرلەمانە کارا بووە نەخێر ئەم پەرلەمانە نا بە سوێندی یاسایی ئەوە حیلە کۆبنەوەشیان نەیشتەوە ئەوە ئەوان پاساوی ئەوەی کە ڕێژەی یاسایی نییە ئێستا کۆ نابنەوە یعنی چی ڕێژەی یعنی چی ڕێژەی ئەجاخوا یەک بەیەکیاندان پەرلەمانەکان تاوانبارن هەر پەرلەمانتارێک ئەوانە نا هەوڵیان داوە نزیکەی 15-20 پەرلەمانتارێک لە فراکسیۆنەکانی ئۆپۆسیۆن و ناڕازی هەوڵیان داوە کۆبوونەوە بکرێت 1 2 جار مەوعیددانراوە چوونەتە ناو هۆڵی پەرلەمان بەڵام ئەوانەی کە نەهاتوون ئەوان هەر هەموو مقەسیرن یعنی چی نیساب کاکەگیان نە بابەتێکی سیاسیە نە کابینەکە دەنگ پێدەی نە سەرۆکی هەرێم هەڵەبژێری نە یاسایە کە جێگەی ناکۆکی بێت نیسابی یاسایی تێگەدەی تۆ نیسابی تۆ چویت کاندید بوویت بەڵێنت بە خەڵک داوە دوایی زۆرینەت هێناوە چویتە پەرلەمان بەدەستی خۆت تۆ ئەبێ مؤسسەکەی خۆت کاراکەی بەدەستی خۆت کارای ناکەی گەورەترین تەقسیرە هەر ئەوە سەرپێچی یاساییە هەر ئەوە تەنانەت کەتن ئەگەر سزات تەشکیل نەکا کەتن تەشکیلەکە چۆن شتی وابێ پەرلەمانتار بەدەستی خۆی مؤسسەکەی پەکخە تعتیلکە کە ڕۆژ یەکەم تاسوێنیان خوارد کابوون بە پەرلەمانتار نیساب هەبوو دوایی پشوێکیان وەرگرت دوایی وتیان نیساب نەما پشوو یعنی چی کاحەکیم بەس پێم بڵێ پەرلەمانتار پشووی بۆ چییە بەڕێزە دەناوی پەرلەمان بووی ڕوونی بکەیەوە با من پێت بڵێم باش ئەو دانیشتەی یەکەمی پەرلەمان 1 ساعت و 12 دقەی خایند 1 ساعت و 12 دقە بۆ پشوو وەرەگری برای بەڕێز چیت کرد بۆ مانوو بووی یعنی پشوو یعنی چی پشوو قاتێک پشوو وەرەگری مانوو بی وەنیە
پەرلەمانتار بۆ یعنی بە ساعتێک و 12 دقەمانوێ من پەرلەمانتار بووم لەناو هۆڵی پەرلەمانە وەڵا بە 5 ساعتیش دانیشیمان و نابی و پشووی پێویست نییە ئەسڵەن پشوشی پێویست بێ تۆ توانی بچی نان خۆیت و بێتەوە بچی نوێشکەیت و بێتەوە بچی پشوویەک بیت و وەری بۆ پەرلەمانەکە هەمووی بەیەکەوە کۆبوونەوەکە هەموو بەیەکەوە پشوو وەرەگری لە ڕاستیە ئەو پشوو وەرگرتنە یەکێک لە هۆکارەکانی پەکخستنی کۆبوونەوەکە بوو چونکە سەرەتا بۆ سوێندەکە نیساب هەبوو دوای بەهۆی ئەو پشووەوە نیسابەکە تێکدرا کەمەوە بەس گەشتبینی بەوەی کە سەر بگرێت وەگەر سەر بگرێ هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران نابێتەوە یاخود ڕێڕەوی حکومەڕانی ڕاست دەکاتەوە ئەگەر هەر ئەسڵەن ئەم هەوڵەی ئێمە بۆ ئەوەیە ئێمە پەرلەمانێکمان هەبێت لە ئاست ئیرادەی خەڵکی کوردستان هەبێت تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان کە ئێمە ئەمانەیە پەرلەمانێکمان هەبێ بالفعل پەرلەمانی خەڵکی کوردستان بێ بالفعل لە ئاستی خوێنی شەهیدانە بێ پەرلەمانێکمان هەبێ هیچ کەس نەتوانێت دەستی بۆ بەرێ ڕۆژێ بە پۆلیسێ دایخاو ڕۆژێ ئیهانەی بکاو ڕۆژێ مەسەلەن بە درێژکردنەوەی یاسای پەرلەمان مەسەلەن وا بکات دادگای فیدراڵی بڕیاری دژ دەرکا و پێی هەڵوەشێنێتەوە ڕۆژێ بەڕێک نەکەوتن لەسەر یاسای هەڵبژاردن ڕۆژێ بەڕێک نەکەوتن لەسەر بەرژەوەندیەکانیان ئەو ئێستا 5 مانگ پەکیان خستووە نا ئێمە ئەمانەیە پەرلەمانێکمان هەبێت لەسەر و حیزبەوە چاوەڕێن بۆ زوان دادگای فیدراڵی دانیشتەکە بکە بەڵێ دادگای فیدراڵی هێندێ زەمەنی دیاریکراوی هەیە بۆ کارەکانی بەپێی ئەو کاتانە چاوەڕێیەکەین کە ئەوەی کە سکاڵاکەمان تۆمار کردووە ڕێکاری بەرامبەر کاتمانەوە بەس پرسیار لەسەر کارەوەی 24 کاتژمێری لێ بەستۆی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەر توێرەمیش کۆ دەبێتەوە بەڵێ دەڵێن تاوتوێ ڕەژنووسی بڕیارەکە دەکەن دەبێت چی بکرێ لە ڕاستیە ئەبێ خەڵکی کوردستان بزانێ ئەگەر سبەینێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چوو بۆ نرخی کارەبای حکومی باشە هەر بڕیارێک بدا ڕێک گرانکردنی و بە بازرکردنی کارەبایە بۆچی کا حەکیم کارەبای حکومی ئێستا ڕوونە بە پێی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 وەزارەتی کارەبا کیلۆواتێک لە ئاستی بەکارهێنانی یەکەمیە 18 دینارە بێ زەحمەت ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە چیەکە هەرزانتریەکە ئەگەر هەرزانیەکە دەستی خۆش بێ ئەگەر وەکو خۆیەتی نرخەکە و بۆ منە کاتە 24 ساعت هەر دەستی خۆش بێ بەڵام من وا ئەزانم بۆ ئەمە نییە بۆ ئەوەیە هێندێک نرخیان بەگوێی خەڵکا داوە 150 دینار 200 دینار 100 دینار ئێستا ئەیانەوێ 100 دینار نا خەڵکی کوردن 100 دینار نا 80 دینار یعنی 18 دیناریان کرد بە 80 نا خەڵکی کوردستان 156 نا 200 نا بە 100 دینار کیلۆواتێک واتە 18 دیناریان بۆ کردین بە 100 بێ سوپاسیشیان بکەی ئەمە ڕێک سبەینێ هەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر نرخی کارەبای تیابێ ڕێک با خەڵکی کوردستان بزانێ بە بازرگانی کردنیەتی بۆچی چونکە ئێمە کارەبا لە غازی خۆمان بەرامێت و نرخەکەی دیارە کیلۆواتێ بە 18 دینارە نابێتەوە زیاتر سپاس دەکەین سپاس بۆ تۆی بەڕێز سپاس بۆ میرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ